وەرزی پێگەشتنی شووتی هەڵەبجە و شارە زوورە بەرەمێکی جیاواز و ناوبانگی خۆی هەیە بەڵام جوتیاران نیگەران لەوەی بەرەمێکی تایبەتیان هەیە کەچی بۆیان ساغ نابێتەوە بەوەی یەرزانیەوە تووشی زیان بوون. شووتی شارە زۆر ئێستا لە قیمەی پێگەشت نایە پێگەشتووە تەواو یعنیتر خەریکە بەرەو خەساربوونی شەچێت بەڵام کێشەی ساکردنەوەمانەیە کێشەی فرۆشتنمانەیە بۆمان ساغ نابێتەوە گیرمان خواردەوە بەدەستیەوە هیچمان بۆ ناگرێتەوە یعنی تۆنێ شووتی لە ئەلواگەر شووتێکی ڕقەمێکی شوێ 200,000ەکە 200,000 بەشی سیارە بکە بەشی کرێکار بکە هیچمان بۆ ناگرێتەوە یعنی شووتەکە دەست لێ نادین چاو خراپ بێت ئامادەین خراپێ بەڵام باری نەکەین لەبەرەوە کە باری چەکەین هیچمان بۆ ناگرێتەوە هەر بە ناوبانگە لەوەی کە دەرمانی خراپی تێ ناکرێت کە موادی خراپی تێ ناکرێت هەر بە خاک و ئاوێکی سروشتی و جوان و پاک ئاوە درێت هەمووی ئاوی بیرێکی سەرچاوەیەکی جوانە ئاوەکەی خزمەتێکین بەڵام مەعەلەسەف هیچ بەرەو پێشچوونێکە خۆی نابینێت هیچ هاوکارێکمان ناکرێت هاوردەمان بۆ ناکرێت نقلێکینە دەرەوەی وڵات باشە لە کاتێکا کە ئێمە شووتی خۆمان پێ نەگەشتووە لە ئێرادن و وڵاتانی درۆ بۆمان دێت باشە ئێمە کە ئێستا شووتەکەمان پێگەشتووە هەر ئێرەنی هەمومان بە یەکۆ پێگەشتووە هەولێر و کەلار و تەنانەت لەگەڵ جنوبی شتێکی وامان فەرق نەبوو بەڵام لەم کاتا کە ئەمەنە زۆرە بەرهەمەکەمان ساغ نایێتەوە بۆمان بەڵام ئەگەر هاوکاریمان بکرێت نقل بکرێتە دەرەوەی وڵات بتوانین نقلێکین ئەوە ئیشێکی باشە بەڵام هیچ هاوکاریەک ناکرێن لەو ڕوانەوە بەرەمێکی تەواو سروشتی و خۆماڵیە شووتی هەڵەبجە و شارە زوور دوورە لە پێدانی دەرمان و مەوادی کیمیایی سوورکردن و زوو پێگەیشتن ئەو بەرەمە سروشتیە پارە ناکات و ئەم جوتیارە بۆ یەرزانیەوە بەرەمەکەی نەبردووەتە بازاڕ و هێشتوویەتیەوە. شووتیش ئەوەیە ئەتر هاتە بەرهەمەوە تۆزێ گەورە بوو ئەبێ هەموو ڕۆژێ ئای بدێریت هەموو ڕۆژێک چاو لێ بێت نەخۆشی نەگرێت بڵێ بە ساحەبیە هەر خوا دەشۆ ئەو شارەزار لەسەر بێت بۆ هەموو شتێک ئاگا لێ بێت بۆ نەخۆشینەکانی بۆ جۆڵجۆڵایی کرد بۆ جۆڵاییە بۆ ڕقە بۆ ئەوانە وەڵی شووتی لە فرە شوێنە یانە ئەوڵای ئەوڵ کە من چەند ساڵەکە بیسم لە شووتی شارە زوور مەشهورترین شووتیە مەشهورە بۆ شووتیەکەی بۆ هەم بۆ شیرینیە هەم بۆ جوانی ئەوەیە کە ئەلحەمدولیلا کە فەلاکان دەوای ناکەن ئەو دەوایە بکەن زۆر زۆر خراپەوە بۆ هینەکە وەلێ بەس ئەلحەمدولیلا دەوای ناکەن و زۆر شتێکی چاک و جوانە. گەرچی هاوردەکردنی شووتی لە مەرجەکانەوە ڕاگیراوە بەڵام زۆری بەرەمەکە بازاڕەکانی پڕ کردووە بۆیە جوتیاران دەڵێن خەرجی و تێچوویەکی زۆریان لە بێستانەکاندا کردووە و داواکارن بڕێکی کەمیش بێت هەناردەی وڵاتان بکرێت یان میکانیزمێکی دیکەدا بنرێت بۆ زیاتر گرنگیدان بە بەرەمی ناوخۆیی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.